بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان. پەرلەمانی کوردستان نزیک بە 7 هەفتەیە هیچ کۆبنەوەیەکی ئەنجام نەداوە بەتایبەت دوای ئەوەی هاوڵاتیان تووشی دەیان قەیران و کێشە و گرانی شتومەک بوونەتەوە. جگەلەوەش پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن چەندەی نیاداشتیان داوەتە دەستەی سەرۆکایەتی بۆ کۆبوونەوە، بەڵام تاکو ئێستا بڕیار نەدراوە کە هیچ کۆبوونەوەیەک بکرێت. بەشێک لە پەرلەمانتارانیش پێیان وایە بەهۆی هەژمونی حکوومەت بەسەر دەستەی سەرۆکایەتیەوە نەیانتوانی وەدانیشتنی پەرلەمان ئەنجام بدات و چارەسەری کێشەی هاوڵاتیان بکات. چەندین یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە پەرلەمانی کوردستان لەسەر ئەو پرسانە کۆب بێتەوە. یەکەم لەسەر پرسیوانە بێژان بانکێشکردنی وەزیری دارایی و وەزیری پەروەردەکایەتیان هەیە بۆوانە بێژان و مەسیری وانە بێژان چیان لێدێ و هەروەها یاداشتماندا و وەداوەکاریمان پێشکەشی دەستێ سەرۆکایەتی کردووە کە وەزیری سامانە سروشتەکان بێتە پەرلەمانی کوردستان. ئەم هەموو قەیرانی سوتەمەنیە لە هەرێمی کوردستان بۆ لەبەرچی لە کاتێکدا کە نرخی نەوت 84 دۆلاری تێپەڕاندووە بۆچی هیچ تەسیر ناکاتە بار و گوزەران و ژیانی خەڵک و ژیانی خەڵک بەرەو باشتربوون ناچێ. ئێمە کە نەوت دەفرۆشین بۆ ئەومانە کە ژیانمان خۆش بێ، کە نەوت دەفرۆشین هەر بۆ دوو جیرفانی دوو حیزبی دەسەڵات بێ بۆچی مانایانی نەوت. بۆیە دەبێت پەرلەمانی کوردستان هەڵوێستی هەبێت چکە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات دەست بە کۆبوونەوەکانی بکاو ئەو پرسانە بخاتە بەرنامەکار. بەشێکی تریش لە ئەندامانی پەرلەمان پێیان وایە کۆنەبوونەوەی پەرلەمان مەترسی بەدووادا دێت کە دۆخی هاوڵاتیان بەرەو خراپی دەڕوات، پەرلەمان هیچ ڕۆڵێکی نابێت. بەشێکی تریش لە پەرلەمانتاران پێیان وایە بەهۆی ئەوەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا کێشە و ململانیان گەیشتۆتە مریشکە ڕەشە و ئێستا ناتوانن بڕیار لا کۆبنەوە بدەن. هۆکارەکەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان بردووەتە قۆناغێکی مدبوونی مەترسیدار. ئێمە چەندین یاداشتمان ناردووە داوای دانیشتنی پەرلەمانەکەین لەسەر ئەو پرسانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، لەسەر هەمویان و پرسی گرانبوونی سوتەمەنی و دۆسیەی نەوت و کۆمەڵک بابەتی تر چاوەڕێن لە زووترین کاتدا داینێن چکەوە مانگونیوێ زیاترە دانیشتنی پەرلەمان ئەنجام نەدراوە. کۆنەبوونەوەی پەرلەمان ڕوو هۆکاری لە پشتەوەیە. یەکەم بەداخەوە سەرۆکی جێگر نەیانتوانی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە وەکو پەرلەمان مامەڵە بکەن، وایە یان هەڵمەتی هەڵبژاردنیان ئەگەرە کرد بۆ حیزبەکانیان نەیانگەیان لە مریشکە ڕەشە و پەرلەمان تێوەگلێنن، چونکە پەرلەمانە وایە ڕەقیب و چاودێر بێ بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و هەژمونی بەسەر حیزبەکانی شەو هەبێ. هۆکاری دووەمیشەوەیە کە بەداخەوە ئەم دەستی سەرۆکایەتیە لە یەکەم ڕۆژەوە کە دەست بەکار بوون لەژێر هەژمونی حکومەتان بەبێ دەسەڵاتی جێبەجێکردن هیچ بڕگەیەک لە بەرنامەی کاردانانێن. ئەمەش بەڕاستی پەرلەمانی خستۆتە ژێر پرسیارەوانێ و ئەمە پەرلەمان ناتوانێت بە ڕۆڵی خۆی هەڵسێ وەکو یاسادانان و چاودێریکردن و وەکو شوێنی یەکلاکردنەوەی پرسە چارەن و سازەکانی خەڵکی کوردستان. ئەم خولەی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا نەیتوانیوە ببێت بە فریاد ڕست بۆ هاوڵاتیان کە تووشی دەیان دەردەسەری و نەهامەتی بوونەتەوە، بەتایبەت گرانکردنی پێداویستەکانی ڕۆژانە و گرانبوونی سوتەمەنی و چەندین شتی تر. ئەمەش بەهۆی ئەوەی پەرلەمان دەستەیەکی سەرۆکایەتی لاوازی هەیە کە سەر بەدەسەڵاتە و پاڵپشتی پرۆژە گرنگەکانی ئۆپۆزیسیۆن ناکات بۆ باشترکردنی ژیانی خەڵک. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.